هیچ زبانێ تەفضیل نەدراوە بەسەر زبانێکی تردا، هیچ زبانێ. مسلمان عزیزەکان، خوای گیان فێرمانەکە، پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام فێرمانەکە، یا ئەیوە الناس ئەلا ئین رەبکم واحد. پێغەمبەری خوا فەرمووی ئەی خەڵکینە، ئایا خودای گەورەتان یەک خودا نییە؟ ئەمە بە ئەصحاب و یاوەران دەڵێ، هەموویانتیان بەڵێ. ئایا هەموومان خاوەنی یەخوانی؟ بەڵێ، بە هەموو زبانەکانەوە، بە هەموو ڕەنگەکانەوە بەڵێ. ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی وئین ئەباکم واحد. ئایا باوکتان یەک باوک نییە؟ بەڵێ. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەلا لا فەضل، چاک بزانن ئەمجا و گوێش بگرن. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لا فەضل لعەرەبی عەلی عەجەمی. فەضل نییە کابرا عەرەبە ئەبێ ئەم تەقدیرتر بکرێ لەسەر عەجەمی غەیرە عەرەب. یعنی ئەمجا فەرمووی ولا عەجەمی عەلی العەرەبی، و عەجەمیەکش غەیرە عەرەبی تەفضیل نادرێ بەسەر کابرا بۆ کەسێکی عەرەبدا. چی دەچوو؟ ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە تامۆزرۆی ئەوەین کە بژین بە یەکەوە. هەیە مێژین چەند ساڵێ بە یەکەوە بوونە کێشەمان نەبووە. ئیسلام پێمان ئەڵێ هیچ فەرق و جیاوازی نییە، هەمووتان بژین، هەر کەسێ مافی خۆیشی و بەختەوەر بن بە یەک شەوە، و کەس لەوەکەی تر زیاتر نییە لای خودای گەورە، چونکە هەموویان مرۆڤەکان، ئینسانەکان، بەشەرەکان خاوەنی یەک خوان و خاوەنی یەک باوکن. ئەمجا فەرمووی و هیچیش تەفضیل نەدراوەتە بەسەری ئەوەکەیدا. ولا أحمر على أسود ولا أحمر ولا أسود على الأحمر إلا بالتقوى. ڕەنگەکانش سپیەک باشتر نییە لە پێستی ڕەش. ئێستا لە ئەمریکا هەیە، لە ئەمریکا ئەوەی پێستی سپی بێ دەرەجە یەکە. ئەو ئەمریکایی ئەڵێ من دیموکراتی دێنم بۆ هەموو دنیا. سێ چۆن جیاوازی دەکا؟ پێست سپی بێ دەرەجە یەکی لە وڵاتە، ڕقەم یەک. ئەی پێستت ڕەش بێ دووی. بەڵام لە ئیسلامە ئەمە نییە، پێستی ڕەشە، پێستی سپیە، باڵای کورتە، باڵای بچووکە، نەخێر. هەمووی جیاوازیەک ئەکرێ لە نێواندا، بەست بەچی؟ ئیلا بالتەقوا، لە خوا نێزک بێتەوە. بەوە جیاوازیە. کاملمان زیاتر عیبادە دەکەین لە خواوە نێزگین، ئەوە پیاوێکی چاکە. ئێوەش کەس نازانێ جگە خوای پەروەردگار نەبێ، واتە ئێمە ناتوانین دەستنیشانی بکەین. ئینەما الفەضل بالتەقوا، یان فەرمووی لە حەدیثێکی تردا، چونکە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. خوای گیانە فەرمێ چاکترین و باشترین کەستانەوەیە کە لە خوای پەروەردگارە و نێزگە و تەقوای خوا دەکا. کەواتە بۆ ئەمەیە کاتێ زبانەکان جیاوازە، گەورەی خوامان بۆ دەرەخە، و بۆ ئەوی سەر زەوی شەمووی بە یەکەوە بژی و سروشتی ژیانش جوان بکە. ئێستا تو بشتە باخێک یەک